ئازیزان وەکو پێمان ڕاگەاندبوون کە بە بۆنەی سەری ساڵی تازەوە تیر و پشک بکەین بۆ ئەوانەی کەوە کەلوپەلیان لە کۆمپانیەکەی ئێمە کڕیوە. ئێستا ناوێک ڕاکێشین. خەڵاتەکە بۆ کەسێک دەرچووە کە غەسالەیەکی کڕیوە، ئەویش زۆر بەڕێز سعدی قادر صالح محەممەد. پیرۆزباییەکی گەرم لەم بەڕێزە دەکەین کە تەنها بە کڕین یەک غەسالە سارت بۆ دەرچووە بەڕێزان ئێستاش من ناوەکە دووبارە ئاکەمەوە. ڕاستڕاستەوە دووبار دەکات و ناوەکە ناوی ڕاکێشراو سعدی قادر صالح محەممەد. 3 مانگ پێش ئێستا غەسالەیەکیان کڕیوە، ئێستا بووەتە خاوەنی ئۆتۆمبیلێک لەلایەن ئێمەوە. پیرۆزبای لێ دەکەین ئەم ساڵ بوو بە 9 ساڵ لە کۆمپانیای شێرکۆ میکانیک خەڵاتی نازانم خۆ بەزم ناو سعدی نییە پیرۆزی سعدی بێ. کوڕە ناوی چواریت دەڵێ ناوی چواری بابا خۆ بەزم ناوی چواریم نییە، زۆر کەسێ پێک دەچێ هەیە شکلی پێک دەچی نەک ناوی چواری کاکە ناو هەیە وەکو یەکە چخەیدیە. ئێستا دەمانەوێت پەیوەندی بە سعدی قادر صالح محەممەدەوە بکەین لەوانەیە لە خۆشیان باڵ بگرێ و بەم هەواڵە زۆر دڵی خۆش بێ. بەداخەوە دیارە کاک سعدی ژمارەکەی داخراوە، بازارش تریش هەڵ بدەینەوە. سادی لۆ مۆبایلەکەت داخرایە وڵی نازم شەبەکە بنێ ناسان ئەدلۆ من شەبەکەم هەیە پورە کاکە هەر دەکسی بکات دێ شەبەکەیان تەواو نییە دوای باو بارانە کاکە شەبەکە تێک دەچیتن عەزیزەکەم. بەداخەوە داخراوە، بەڵام ئازیزان ئێمە لەم لایڤە کۆڵ نادەین. ژمارەی یەکەمی داخرابوو با بۆ ژمارەی دووەمی کاک سعدی بکەین. سادی ژمارە دووەمیشت هەیە؟ کوڕە بابۆ لیان تێک چووە مادە بێ ژمارەی دوم دیارە ئەمن هەر ئەو تەلەفۆنەمەیە حالە تەلەفۆنەکەشم بێ شەبەکەی تەواو هیچ ڕقەمێکت بەدزی نییە. قسێ دەکەی هەنار ئەوە قسێ دەکەی قەت دەمشت بە شاختەوە خۆ تووڕە نەکەی ئەوتە ناوت دەرچووە. ئەی هەوار ئەی هەوار لێ ناگەڕێ نییە لە مارەکەی خۆم میستەحەت بکەم 2 دقە هاتمە مارەکەی خۆم گۆتە میستەحەتە چی بکەم شەربی نیمە ئۆمارێ بەسە بابە بەسە بشێتکار شاد بووم. بڕۆ چارە دەکەم